بەڵێ ئاوزار سەبارەت بۆی کە ئەمڕۆ چواردەی مانگە یەکەم ڕۆژی ساڵی نوێی خوێندنەوەی ڕادگای خوێندنگاکان بەڕێی خوێندکاران داکراوەتەوە. ئێمەش ئەمڕۆ لە تەوەری دومدا باز لە چۆنیەتی خۆپارێزنی منداڵان دەکەن کە دەچنان خوێندنگاکان چۆن سیستەمێکی خۆراک یاخود بەرگری جستیاندا زیاد بکەن و لە هەمان کاتە بە دوور بن لە ڤایرۆسی کۆڕۆنا و لەگەڵشدا بتوان لە خوێندنەکەی خۆشیان کە ئەمڕۆیە بەردەوام بن. بێگومان ئێمە گفتوگۆی زیاتری ئەم بابەت دەکەین وردەکاری زیاتر وەردەگرین کە میوانداری دکتۆرە گوڵشان عەبدوڕەحمانمان کردووە کە پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان لە ستۆدیۆ ئامادەیە. بەخێربێت دکتۆرە. زۆر سپاسمانەکەم، مەمنونم. خۆشحاڵ بووم منیش کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە کە مناڵە چاوگەشەکانمان ئەگەڕێنەوە بۆ قوتابخانە ئامادە بم لەم بەرنامەیە بە پێدانی هەنێ ئامۆژگاری بۆ دایک و باوکان و هەم هەروە بۆ قوتابیانی مامۆستایانیش. لێرە دامێت باز لە تەندروستی خوێندکاراندا بکەم کە ئەمڕۆ ئەچنە خوێندنگاکان دەست بە پرۆسەی خوێندن دەکەنەوە. ئەمە وزام تا چەند گرنگە تەندروستی خوێندکاران لێرەدا لە بەرچاو بگیرێت چۆن بتوانن هەم بە تەندروستی لە خوێندنەکەیان بەردەوام بن هەم دەستشیان تەندروست بن. خۆمان نەزانین کە یەکەم جار کە کۆرۆناکە بڵاو بوانێ وا باسکرا کە مناڵ زۆر کەمتر ئەیگرێ لەبەرەوە زۆر گوێنە ئەدرابەوەی کە تێکەڵی دروست ئەبێت. بەڵام ئێستا بەم جیلە تازەی کۆرۆنا کە هاتووە کە دلتاپی ئەوترێ دەرکەوتووە کە لە مناڵانیشە بە ڕێژەیەکی زۆر دەرئەکەوێ. لەواچی هۆکارەکەی ئەوە بێت کە ئێستا گەورەکان زۆرێکیان لە وڵاتانەی تر کوتانیان کردووە، بەڵام لە مناڵانە ئەو شتە هێشتا نەبووە نەگەشتۆتەوەی کە خوارد 12 ساڵ بکرێت، لەبەرەوە ڕێژەکەی زیاتر ئەبێ. لای خۆشمان ئێمەش وەکو پزیشکی مناڵان کە لە نەخۆشخانەی مناڵان داوام ئەکەین زیاتر ئێستا ئیبینین کە حاڵەتەکانیان زۆرتر داخڵ ئەبن. ئەڵبەتە جارانیش هەر هەبوو حتا حاڵەتی مەترسیدارمان هەیە، بۆیە زۆر زۆر گرنگە کە دایک و باوکان گرنگێکی زۆر بن بەم بابەتە بە بەرزکردنەوەی بەرگری لەشی مناڵەکان بە پابەندبوون بە ڕێنماییەکانەوە و هەروەها لەوانەیە خاڵێکی زۆر گرنگ ئەوە بێت کە لەبەروی کە گەورەکان هۆکار ئەبن بۆ گواستنەوە و مەترسیدار ئەبن بۆ ئەوەی کە مناڵەکان تووشی ئەو حاڵەتە ببن، زۆر ئامۆژگاری مامۆستایان و ئەوانە ئەکەین کە لە ئەو ستافی قوتابخانەکان ئەکەین کە بتوانن خۆیان بکوتن، چونکە ئەوان ئەبن بەوەی هۆکاری ئەوەی کە نەخۆشەکە لەوانەیە بێتەوە بەناو مناڵەکان. ئیتر هەنێ ڕێکار هەیە کە ساڵی پێشوگیرا بۆ بەر زۆر باش بوو. ئیتر ئینشاءڵڵا ئەم ساڵ بۆ دەرەجەیە بەشکم قوتابیەکان بتوانن لەناو قوتابخانەیە بەردەوام بن لەسەر خوێندن، ناچار نەبن زۆردا ببڕێن، لەبەرەوە زۆر گرنگە کە ڕێکارە تەندروستیەکان بە باشی بگیرێتەوە. باشە دکتۆرە، با ئەمە یەکەم جا لەوە دەست پێ بکەین چۆن منداڵێک ئامادە بکەین کە بەرگری لەشی باشتر بێت لە ڕێگەی خۆراکەوە. با ئەمە یەکەم جا باس بکەین. بەسێک لە خۆراکی مناڵانمە بۆ بکە لە قۆناغە جیاوازەکاندا. بۆ نمونە ئێمە دەزانین زۆر جا منداڵەکانمان کاتە دەچونە قوتابخانە لە نێوەندەکانی دەرسەکان داوازە لە نێوانەکاندا دەچون پسکیتیان جوبزێکی شتێکی واخۆن. ئەمە نابێتەوە هۆی دابەزینی بەرگری لەشیان، زیانی بۆ ئەوان نابێت. ئێمە ئەبێ زیاتر هەڵبین کە دایک و باوکان یعنی بە ئەو خواردنانە بن بە مناڵەکە کە تەندروستیان باش ئەکات، ئەویش بە خواردنێکی تەندروست پێشەوەی کە بیان نێرن بۆ مەکتەب لەگەڵ ناوژەمێکی تەندروست کە لێرە میوەیە زیاتر ئێمە حەز ئەکەین بەڕاستی گرنگی بێدرێت بە ڤیتامین سی کە ئەویش لە ڕێگەی میوەکانەوە ئەگا، هەروەها لە ڤیتامین دی کە دەرکەوتووە زۆر زۆر کاریگەریەکی گرنگی هەیە لەسەر بەرگری لەش، لەبەرەوە ئەگەر ئەزانن کە مناڵەکانیان بە ڕێژەی پێویست ناچێتە بەرخۆر لە دەرەوە یاری ناکەن ئێستا بەداخەوە بۆی ئەم یاری ئەلکترۆنیانەوە بە زۆری مناڵ لە ژوورەوەیە، ئەگەر ئەزانن کەوایە بە سەردانی پزیشکێکی مناڵان بکەن بۆ ئەوەی کە چارەسەری پێویست بۆ ئەو بابەتە وەرگرن، لەوانەیە پێویست کات کە مناڵەکان ڤیتامین دیەکی چارەسەری بۆ دابنرێت بۆ ئەوەی کە بیخواچکە بەڕاستی ڤیتامینی لە خواردنە زۆر کەمە نییە، ڕێژەیەکی زۆر کەم هەیە بەشی پێویستی مناڵەکە ناکە تەنها لە ڕێگەی خۆرەوە بە ڕێژەی پێویست و گونجاوەگە، ئەویش ئەگەر زۆر بەرکەوتنی خۆریان نەبێ ڕێژەکەیان کەم ئەبێ کە ئێمەش زۆر ئەیبینین بەڕاستی کە زۆر کاریگەرە، لەبەرەوە حەز ئەکەین ئەو بابەتە زۆر گرنگی پێبن لەگەڵ خواردنی میوە وەکوتمان وا باشترە، ینی ناڵێن کە مناڵەکە هیچ نوع لەو بابەتانە ئەبێ بە تەواوەتی قەدەغێکی لە ساسە هیچ نەخۆن، مناڵەکان حەزیان لێ بە زیاتر با گرنگی بدرێ بەوەی کە مەسەلەن دایکەکە خۆی کێکی دروستکە لە بری ئەوەی کە مەسەڵەن کێکێک لە دوکانەکە بهێنێت خۆی دروستی کات ئەو کاتە تەندروستتر ئەبێت، با لەگەڵ یا میوەی باتێ فێری بکە کە مناڵەکە میوە بخوا، لەگەڵ ئەوەی کە وەکوتمان هەنێ ڕێکار هەیە پاریش ینی گیراوەتە بەر بۆ ئەم ساڵیش هەر دووبارە بکرێتەوانێ زۆر باش ئەبێ. باشە دکتۆرە،
کە خوێندکاران لە خوێندنگاکان دەبن بۆ مای چەند کاژمێرێک لەوانەیە 4 بۆ 5 کاژمێر لە خوێندنگاکان دابن کاتە پێویستە لەو چەند کاژمێرەدا چی بخوات ئەو منداڵە بۆی هەم تەندروست بێت و بەرگری جەستەی دانەبەزێت تو ئەمەژە بە میوە کرد بەڵام میوە تەنها بەسە بۆ چەند کاژمێرە یاخود چی لە پاڵیا بێ کەوتە سەرۆکی مناڵەکە چەند سعات دەناو ینی چەند کاژمێر لەناو قوتابخانەیە خۆمان قوتابخانە حکوومەتەکان قوتابخانە حکومیەکان کاتی داوامیان کەمترە ئەگەر مناڵەکە ژەمێکی بەیانیانی بەباشی خوارد بێت یەک پارچەکێکی بچووگۆ کووتمان لەگەڵ میوەیەکیشی پێبێ لە بینی ئەو دوو ژەمەیە بیخوا بۆ نیوەڕۆکە گەڕێتەوانێ ئیتر بەسێتی بەڕاستی بەڵام ئێمەش حەزەکەین ئەوەش تێبینیەکی زۆر گرنگە کە خواردنی بەیانیان یان پرۆتینی تیا بێت درەنگتر برسیان ئەبێتەوە هێلکی تیا بێ شیری تیا بێ پەنیری تیا بێ ماست ئەمانەکە پرۆتینیان بەرزترە لەبری ئەوەی کە مەسەن هەر ئیلا کاربۆهیدرات بێ یعنی نان و سەمون و ئەوانە بێ وا باشترە کە پرۆتین بێت برسێتیەکەیان تۆزە تەخیرترەکە وەکو وتمان ئاوە ژەمێکی میوەیەکیش لەو بینە بخوا بۆ 12 کە گەڕایەوانە ئیتر تا ئامادەی بۆ یەکە ژەمێکی باشی نیوەڕۆژ بخوا بەڵام ئەوانەی کە لە ناحکومیەکانە ئەخوێنن ئەوان ژەمی نیوەڕوانیان هەیە ئەوان ژەبێ ئەوەی کە من ئاگادارم تێبینی ئەویان کردووە کە هەتاکو مناڵەکە بچووکتر بێ زووتر کاتی خواردنەکەیان بۆ داناون ئەکەوێتە یانزەونی و ئەوانە ئەویش بە هەمان شێوە ئینشاءڵڵا تا ئەو کاتێنەوانێ باشە یعنی بەرگیان ئەگرێ بەڵام هەنێ مناڵ هەیە خۆی کەم خۆرە بە بیانوە ئەویش دایک و باوکەکە ئەبێت تێبینی ئەو حاڵەکان ئەگەر زانن کە مناڵەکان ڕازی نییە بە خواردنی مەکتەبەکە بە خۆیان شتێکیان بنێ ئەگەر بکرێت بە ڕێک لە کاتی خواردنەکە بۆیان برن تەندروسترە ئەگەر نەکرا شتێکیان بنێ کە احتیمالی خراپبوونی کەمتر بێت چونکە هێشتا دنیا گەرمە بەڕاستی و چونکە تۆ لە بەیانی و لە حوتونی و بۆی حازرکی هەتاکو 12 و لەوانەیە زۆر تەندروست نەبێت بە زووا باشترە کە مناڵەکە ڕابێنێت لەسەر خواردنی هەموو بابەتێک زۆر باشە دکتۆرە هەندێک جار منداڵان بۆ منە درەنگ لە خەو هەڵدەستنیان بە پاس یاخود بە تەکسی هاتوچۆ دەکەن بەیانیان زۆر دەستن فرێنانی بەیانی ناکەون لەگەڵەوە دایکیان هەندێک جار کێکێکی ئەها ئەم دوکان و شتەکان کێکێکی بچوو بسکیتێکی دەدات ناو پاسەکابی خۆ کە چووی گەشتە قوتابخانە شتێکی تر بخۆن نەخواردنی ئەم نانی بەیانی چی زیانێک بە تەندروستی منداڵەکە دەگەنێت تۆ ئاماژەت بە گرنگی خواردنی کرد ئینە خواردنی چۆنە ئەگەر یەکشت زۆر گرنگە لە مناڵ بەڕاستی ئەم فترەی پشووە فێری ئەو بۆ کە درەنگتر بخەوێ بەیانیان درەنگ هەستێ ئێمە حەزمان ئەکرد کە دایک و باوکەکان زۆر گرنگی بن هیچ نەبێت چەند ڕۆژێک پێش دەستپێکردنی دەوام ئەو شتە ڕاستکەنەوانێ شەوان زووبیان خوێنن بۆی کە ڕابێنەوە بەیانیان زوو هەستن و ئەگەر تا ئێستش نەکراوە هێشتا درەنگ یەقێنای چەند ڕۆژی سەرەتای قوتابخانە لەواچی هێشتاونە بە جددیەتەوانێ دەرس نەخوێنرێ ئەتوانن وای لێ بکەن کە بەڕاستی شەو زووبیان خوێنن بۆی کە بەیانی ئەو کاتێک هەڵیانەسێن ئامادەی تەواویان هەبێ مناڵێکی سەرەتایی ئەبێنەوە بۆ 10 ساعت بخەوێتتر حسابی کە نەگەر مناڵەکە بێ ساعت حوت هەستێنێ 10 ساعت بگەڕێنەوە بۆ دواوە ئەبێ لە نوۆیە مناڵەکە خەوتە بێت بۆ یەکێتر بە تەواوەتی ئیسراحەتکە هەڵی سێن بۆی کە نانی بەیانی بخوا بەڕاستی تۆ دوو شت مناڵەکە بە دوو حاڵەتی شیاوە ئینێری دووە مەکتەبێ کەمیانەوەی کە خەوی بە تەواوەتی نەکردووە خەواڵ و بێت تاقەتی خوێندنی نییە بەتایبەتی ئێمە 2 ساڵە خوێندنێکی تاو زۆر مەزبوط نەبووە لەولا شەو خواردنی بەیانیش فریانە کەوتووە بیخوا ئەویش دەبێتە هۆی ئەوەی کە جارێکی ترانی دووشتی ناتەندروستت بوویتە هۆکار ئەگەر بتوانین یارمەتی بێن لەو ڕۆوانێ وەکو پێش تریژ وتمان زۆر گرنگە یعنی کە تۆ مناڵەکە خواردنێکی تەندروستی مەزبوط بخوات پێشەوەی کە بچێ بۆ خوێندن لە دواییە ئەگەر هەر نەکرا هەنێ جار مناڵەکە لەوانە خێزانەکەشی درەنگ خەبەریان ببێتەوە فرای ئەوە ناکەون ئەبێ ئیلا شتێکی ئەو ئامادەیان هەبێ بۆی کە ناچار نەبن پەنابەر نەبەرشتی دوکان بەڕاستی لە قوتابخانە ئەو شتانە بخۆن ئینشاءڵڵا تا دیوەڕۆ بەشیانەکەن بەڵێ دکتۆر لە قسەکان تا ئەمەژە بەشتی ئامادەی کرد ئەمە ئەگەر لە وڵاتانی تردا سێ بکەن ئەبینی منداڵان بەشێکیان بۆکسێکیان پێ بۆ خواردنی جۆر بە جۆری تەیە کە دایکی بۆی ئامادە کردووە لەوانەیە لێرەدا ئەم شتە کەمتر بەرچاو بکەوێت تا چەند گرنگە بۆ منە دایکان لێرەدا خواردن بۆ منداڵەکانیان ئامادە بکەن لە بۆکسێکدا میوە یاخود لە فێکی کە خۆی دایکی بۆی ئامادە کرد بێ جۆرە خواردنەکانی تر یاخود جۆرە میوەکانی تر بۆ منداڵەکە بێت و بتوانێت لە ماوەی ئەو 5 کاتژمێرەدا لە خوێندنگا بیخوا زۆر جوانە ئێستا هەنێ بۆکس هەیە هەمووی قاڵب کراوە یعنی لەوانەیە مەسەن بڵێ هەنێ خێزان لە من ئەوم پێ ناکرێت بە زۆر کوتم ئەو خێزانانی کەیان نێرن بۆ خوێندنگەی حکومی کاتەکان کەمترە ئەتوانە هەر شتێکی بەسیتیش بێ مەجنی ئیلا بڵێم بۆکسێکی بۆ حازرکە و بۆ تەرتیبات و شتە لەوانەیە قورس بێ لە سەریان بۆ هەموو کەسێ بەڵام هەر ئیلا خۆ ئەتوانێت لە علاگەیەکی پاکە لە هەنێ علاگە هەن تاو قەپات ئەکرێ
بە دڵنیاییەوە چەند قاشێک میوە ئەو شتانی کە مناڵەکە حەزی لێ ئەوە زۆر گرنگە یعنی دایک و باوکەکە حەز ئەکەن مناڵەکە هەموو شتێ بخوا بەس مناڵەکە هەموو شتێ ناخوا بە دڵی تۆ لەبەر ئەو شتە ئامادەکە بیە بە مناڵەکە کە ئەزانی ئەیخوا و تێکیش ناچێت بێت تێک نەچێت مەسەم تۆ لەوانێ هەنێ میوەی بێتێکە پانە بێتەوە بەسەریەکە و لەوانێ مەنزەری دوان دەرنەچێ مناڵەکە حەزی لێنە بێ نابێ بۆ شێوازە بێ لەگەڵیشیا بە دڵنیایی و ئەگەر لە فێکی بۆ ئامادەکات کە شتی بەسیتی تیابێ لەوانێ پەنیر لەوانێ هینێک ئەوە زۆر باشە بەڵام ئەبێ پێشتر ئامادەی بۆ کردبێت چون خۆمان نەزانین هەنێ مناڵ زۆر زەحمەتە هەرچیکی بۆ ئامادەکەی هەر بە دڵی نییە ئیلا ئەوەی کە بەسەرە برنجەکە ئاخواوەتەن هایان تۆزە پارچێک گۆشتە خوا لەسەری بەپێی ئەوەی کە مناڵەکە حەز بە چی ئەکە ئەوەی بۆ ئامادەکەن بۆی کە مناڵەکە زیاتر دڵی باتی و بیخوا زۆر باشە دکتۆرە زۆر جا مناڵانە بینی دایمە حەزیان لێ جوبزە بەدەستیانەوە بێت دەمیان دایمە بچوڵێ ئەوە نییە گەر برسیشیان بێ برستیانە بێ لێرەیە چەرەست تا چنێ ئەتوانن نەفستق و گوێز و ئەم بابەتان تا چ نەتوان جێگرەوەی بن بۆ ئەم جوبزام بۆی هەم منداڵەکە بتوانە بە بەردەوام هێر کاتێویستی بیخوا هەم تەندروستیەکی باشش بۆ منداڵەکە فراهم بکات ئەگەر مناڵەکە فێر بکرێت چونکە ئەوە زۆر مهمە ئێمە جاروایە مناڵ دایما ئەترسێنە نەها هەر لە بچووکیەوە نەپڕێتە قورگی و نازام چێ و شتانە تۆزە مناڵ دوورە لێ لەوانەیە زیاتر گوێز ئەدرێ بە مناڵ ئەویش کە بە دڵنیایەوە زۆر باشە بەس بابەتێکی زۆر گرنگە من دڵنیام کە لە قوتابخانەشە گرنگیان بۆ داوە کە بە هیچ شێوێ خواردنی ناتەندروست ڕێگە نادرێت کە بێتە ناو قوتابخانەوە ئیتر جبز بێ ساردی بێ ئەو شتانە نابێت ئەبێ ئەگەر بینراش لە قوتابیەک ئەگادار بکرێنەوە خێزانەکەی کە ئەو شتانە ڕێگە پێدراون نیە دکتۆرێ حانوت و کافتەی قوتابخانەکەش ئافرەشێتەوە ئەبێ قەدەغەکراوە من خۆم چەند جار بینیومە یعنی خۆمان چوین مەسەنە لە بەهۆی مناڵەکانمانەوە چاوێکمان هەر گێڕاوە بزانین تیان نەبووە ینی بە دڵنیایی ئەوانێ خاڵێکی زۆر گرنگ هەیە لەم حەزمەکرد باسی کەم ئێمە پار ئەو چەند مانگی کە پێش داخرانی قوتابخانە بەڕاستی ڕێژەیەکی زۆر نەخۆشمان هەبوو یعنی جاروە بوو لە ماوەی 3 ساعاتێکە 200 نەخۆش 250 نەخۆشمان ئەبینی هەر بەس لەو فترێش ئازیا کرد بەهۆی زۆرتریشی بەهۆی حانوت خواردنی حانوت لەبەر ئەوەی کە مناڵەکان ئەهاتن هەمووی بەوەی کە مەعیدەیان تێک چوە ڕێخۆڵیان تێک چووە ئەمەش بە دڵنیاییەوە داوا لە ستافی قوتابخانەکان ئەکەین کە زۆر چاودێریەکی نزیکیان هەبێت لەسەر حانوتەکان بۆی کە مناڵەکان نەخۆش نەکەون یعنی ئەوە زۆر گوناحە مناڵە خۆی لە ئەسڵا داوامی کەم کردووە یەت ماوەیەکی چەند ڕۆژێکیش دیسانەوە ناتوانێت بچێتەوە خوێندنگاکەی ئەوە زۆر گرنگە وەکو ئیشارەتت پێ کرد چاودێریەکی نزیکی ستافی ئیدارەی قوتابخانەکان بەڕاستی زۆر گرنگە لەسەر حانوتەکان و ئێمە وەکوما خواردنی تەندروست بۆ ئەو فترەیە چرەزێکێکە لە شتە باشەکان لەبەرەوەی کە تێک ناچێ مشکلەی نییە بەس تەنها ئەوەیە کە فێر بکرێن لە ماڵەوە ینی بێ مناڵ بزانێت کە سوودی ئەمانە چی ئەگەر بۆی باز بکرێت دڵنیام هەموو مناڵەکان حەزیان لێ و چەند جۆرێکیان بۆ دابنێت لە یەکی هەر بابەتێک چەند جۆرێ بخات لەواچێ ئیتر زیاتر حەزی لێ بشتێکی زۆر باشە زیاتریش هەنێک کانزای تایە کە لە شتی ترانیە مەسەڵەن میوەی ئەمە زیاترانەی ڤیتامینەکانی تایە کانزەکانەکەونە ناو چرەساتەوانێ هەم درانتریش برسیە بێ زۆر شتێکی باشە ئێمە ئەمەژەمان بۆ کرد کە گربێت و دایکان خواردن یاخود جۆر بە جۆرە میوەکان بۆ منداڵەکەی ئامادە بکات لەگەڵ خۆی دابیبە بۆ قوتابخانە بەڵام ئەگەر بێت و لێرەدا ئەو منداڵە ئەو خواردنە خۆی نێوێت یاخود بۆی ئامادە نەکرێت بەناباتە بەر وەکو ئاماژە پێکرد حانوتی خوێندنگاکەی لێوێدا خواردن نەکرێت لامان کات دەگەر بێت و جبس و پسکیتی لێ نەبێت پێویستە چی لەو حانوتدا هەبێت پێویستە ئەو چاودێرە چڕە چۆن بێت کە خوێندکارانی لێرەدا پەنای بۆ دەبن بتوان تێر بنیانی خواردن بخۆن زیاتر ئەمانەی خواردنێک بێت کە دەست بەرکەوتنی کەم بێ دەست بەرکەوتنی کەم بێت یان ئەگەر مەسەرەن لە هەنێ ئەبینین فەلافل ئەخۆن جاری وا هەیە ئەبینین نۆکاو ئەخۆن ئەو شتانە زۆر خراپ نین بەڕاستی یعنی هەردووکیان فەلافلی شەر لە نۆکە ئەویش هەر خواردنی باشن بەس گرنگەوەی کە زۆر دەست بەرکەوتن و شتیتیان نەبێت بەڕاستی لەوانەیە گۆشت تۆزە زەحمەت بێ بەڵام ئەو خواردنانەی تر کە مەسەن پەنیر ئەتوانێت گەر پەنیرێکی تازە بێ لە ناو سەلاجە بە مەزبوطی هەڵگیرا بێ لەو دقەیە ئامادە بکرێت بۆ مناڵەکەنێک پێشتر حازر کرابێ زۆر تەماتە و شتی تێ نەکرێ بەڕاستی لە مۆرزەیە لەبەرەوەی کە تەماتە تۆزێ زوو تێک ئەچێ زۆر ینی ئەو شتانە گرنگە لەگەڵیشیان ئەگەر هەر بتوانن مەسەرەن ئەکرێت هەنێجار تۆ بڵێ من کێک ئەگەر بتوانن هەر ستافی حانوتەکە کێکی وە ئامادەکەن کە حازنی تازە دروستکراوە بێ وەکو پێڵێ هۆم مێدیان لە خانوان لە ماڵەوە دروستکراوێ ئەویش ئەکرێت ئەگەر مناڵەکان مەسەر لە کەوتنەوەی کە برسیان بێت لە بریو کە پەنابن ئەو خواردنانی کە دروستکراون بۆ ماوەی درێژخایان 6 مانگ ساڵ ماوادی حافزەی تێکرێت ئەوانە زۆر باشترن میوە هەبێت با زۆر باشە لە حانوتەکانە بەزەوەیە زۆر گرنگی بترێت بە شۆردنەوەی ئێمە بەڕاستی ئەوەی کە زۆر حەز ئەەکەین هەبێت ئەوەیە کە دایک و باوکەکان با هەڵ بن
ئێمە خۆمان ئەبینی پارەیان ئێنێ ئەچن ئیتر حەچێک موجود بێ ئەی خۆن زۆر گرنگی بە ئەوە نایە لەوا چێ دایک واوکەش زۆر ئاگایان لەوە نەبێت کە وەزعی حانوتەکە چۆنە ئەو شتا ئەکەوێتەوە سەر ئیدارەی قوتابخانەکە بەڕاستی خواردنی جۆرا جۆر هەبێ بەس بە شەرتێک کە خواردنەکان هەمووی تازە بن هین دوێنێ و پێرە و یان کۆنتر نەبێت ئەوەی کە مناڵەکان تووشی هیچ کێشەیەکی تەندروستی نەبێت. باشە دکتۆر زۆر باسمان لە کاتی خوێندن و هەروەها پێش چوونە قوتابخانەش کرد ئەو کاتی کە منداڵەکەیەتەوە چی پێ بدرێت زۆر جابیرین منداڵە حەزی لە فینگر و پەتاتەی سوورەوە کرا و ئەم شتانەی ئەمانە دروستەکە بەس ئەو هیلاکی ئەو ماندوێتی کە دێتەوە ئەمانە بخوات زیانی بۆ تەندروستی ئەو نابێت هەموو کاتێ خواردنی سوورە و کرا و ینی زۆر پێیان بدرێت تەندروست نییە بۆ گەورە و بچووک لاچە برنج و شلە شتێکی اختیارێکی زۆر باش بێ ئەگەر ئامادە بێت لەو کاتەیە هەر شتێک بێ کە تازە دروست کرا بێ زۆر باشە ینی هەڵگیراوی کاتێکی تر نەبێ بە دڵنیایی و لاچە مناڵەکە ئەگەر بە باشی لە خواردن لە قوتابخانە نانی خوارد بێت ئەوانەی کە داوامیان تۆزێ دوور و درێژترە لەوانەیە کە هاتنەوە هەر شتێکی بەسیتیان بێ دەونە چێشت و ژەمێکی تاویان ناوێ بەڵام ئەوی تری دڵنیان یعنی لای ئێمە الحەمدولله هێشتا زۆربەی دایکان ژەمی نیوەڕۆیان ژەمی سەرەکی خواردنێکی باش ئامادە ئەکریان ئەگەر ئێوارانیش بێ بە هەمان شێوە نیوەڕۆ باش خواردنێکی باشیان خواردۆ پێشەوەی کە بچن بۆ مەکتەب لەبەرەوە لاچە لە ئەو کاتە ئێواران هەر ئەو شتێکە لە ناو ماڵ دروست ئەکرێت وەکو خۆمان بە بێ سوورکردنەوە ناڵێن هەموو کاتێ وەکو پێشم وتی ینی هەموو شتێک ناتوانین لە ساسە قەدەغەکەی ئەتوانین فینگەریش مەسەلەن بخوا جارجارە بەڵام شتێکی ڕۆژانە نەبێت بە دڵنیایە. بەڵێ ئەمە باسمان لە خۆراک کرد بەڵام لێرە داوای گرنگە کە لە ماوەکانی ڕابردوودا مامۆستایان سەردانی بنکەکانیان کرد بۆی کە ڤاکسین وەربگرن ئەتوانین بڵین ئێستا کۆرۆنا بوونی هەیە ناتوانین بڵین بن بڕبووە کەواتە منداڵان دەتوانن ئەوان ڤاکسین وەربگرن تەمەنێکی دیاریکراو هەیە بۆی منداڵان گەر نەتوانن ڤاکسین وەربگرن لێرەدا خۆپاراستنەکە چی دەبێت؟ تا ئێستا تەنها یەک جۆر ڤاکسین ڕێگە پێدراوە بۆ مناڵان ئەوش لە دوای تەمەنی 12 ساڵە ینی ژێر 12 ساڵ هێشتا هەر لە هیچ شوێنێکە ڤاکسینی وەرنەگرتووە فایزەرە جۆری فایزەر ئەوی ئەمریکێکە ڕێگە پێدراوە کە لە بینی لەسەر و 12 ساڵەوە بکرێت لای خۆمان هێشتا چونکە گەورەکانمان بە ڕێژەیەکی زۆر هێشتانیان کردو بەداخەوە یعنی ئێمە ڕاستە هەنێشە دەبیستین لەسەر ئەو ڤاکسینانە ڕاستە ئێمە نازانین لە داهاتوو ئەم ڤاکسینە چۆن ئەبێ بەڵام بۆ ئێستا بۆ چارەسەرکردنی ئەم باری ئێستامان ڤاکسین پێ ئەچێت بە ئیزنی خی گەورە یعنی باشترین ڕێگە چارە بێ بۆ بنبڕکردنی ئەم ڤایرۆسە بەڕاستی ئێمە هەنێ گەورەکان کە کردویانە ئەگەر ڕێژەیەکی باش لەناو کۆمەڵگەیە ڤاکسین وەرنەگرێ ئێمەش دیسانەوە ئەوانەی کە وەریان گرتووە دیسانەوە دوای ماوەیەک بەرگریاندا ئەبەزێتەوانێ پێویستمان بە دیسانەوە جورعەیەکی تر لە ڤاکسینەکە ئەبێ لەبەرەوە زۆر حەزەکەین کە گرنگێکی زۆر بدرێ بۆ بابەتە لە ناو میدیاکانە بە تایبەتی کە ڤاکسین وەرگرێمە بە پێچەوانەوە ئەیبینی لە ناو میدیاکان لە تەنانەت لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەوەی کە باسی خراپیەکانی ڤاکسینەکە زۆر بڵاو بۆتەوە لە ناو خەڵکە ئەو نەباسی سوودەکان نەکراوە سوودەکان سێرگی بەس تەنها لە ناو کۆمەڵگە عیلمیەکانە باس ئەکرێ بەڵام بەڕاستی حەز ئەکەین کە خەڵکی خۆیان بکوتن وەکو باست کرد ئێستا زۆر هەنگاوێکی باشیان ناوڕێژەیەکی باشی ڤاکسینیان هێناوە بۆ ئیکە مامۆستاکان وەری بگرن ستافی قوتابخانە وەری بگرن بۆی لەبەرەوەی بەرکەوتنیان زۆر ئەبێت هەم بۆ لە بینی خۆیانە لە بینی لەگەڵ قوتابیەکانە ئەمە زۆر هەنگاوێکی باش بووە و حەزمان ئەکرد شتەکە وای لێ بێ وردە ڕاستە ناتوانین زەختێکی لە سەدا سەدکەین لە هەموو کەسێ بەڵام هیچ نەبێ بتوان ڕێژەیەکی باش لە کۆمەڵگەیە ڤاکسین وەرگێ زۆر باشە مناڵ وتمان ناکرد توانێت لە ژێر 12 ساڵ ڤاکسین وەرگێ یعنی ئەوەی کە لە سەرەتاییایە ڤاکسین وەرناگرێت لای خۆمان تەنانەت هێشتا تا زانکۆش نەیتوانیوە ڤاکسین وەرگێ زۆر باشە کە عینە ساڵانی پێشووتر کە ڕێنماییەکان جێبەجێکراوە ئەبێت کە ئەچنە ژوورەوانە ئیلا گەرمی پێوێک هەبێت کە گەرمیان بپێوێ ئەگەر یەکێک هەستیان کرد کە ناتەندروستە بیگەڕنەوە نێڵن تێکەڵی قوتابیەکان ببێ لە ماڵەوە ئەبێ دوو ماسکی پێبێ هەموو مناڵێک یەکێکی بەدەمەوە حازر پێشوی کەچێتە ناو قوتابخانەوانە پێوەی بێ یەکێکیش لە ناو جانتاکەیان لە کاتی پیسبوون کەوتن هەر شتێکی ماسکەکە بتوانێت بیگۆڕێ ئەوە زۆر گرنگە لە ناو قوتابخانەشە مەفروزەکە ماسکی زیایە هەبێ بۆ هەر قوتابیەک کە پێی نەبوو یان هەر زەڕورەتێک هەبێ لەگەڵ پاراستنی مەسافەی تەندروستی زۆر نزیک نەبنەوە هەموو ڕۆژێک پیان بگرێتەوە بە مناڵەکان باوەش نەکەن بە یەکە تەوقە نەکەن لەگەڵ یەکە با دایک و باوکان پێشەوەی کە قوتابیەکانە چون بۆ مەکتەب هەموو پێداویستەکانی خۆیانیان بنێ بە دڵنیاییەوە بە زیایەوە بۆی ئەگەر شتێکیان لێکە و شتێکیان لێون بوو داوای نەکەن لە کەسی تر هەر کەسی خۆی پێبێ ئەمانە زۆر گرنگە با معقمێکیان پێبێ
لەبەرەوەی ئەگەر پێیان فێر بکرێت کە چ بڕێک بەکاربێنن کەی بەکاری بێنن ئەمانە زۆر گرنگە لەناو قوتابخانەکانیشە زۆر باشە ئەگەر لە چەند شوێنێکە معقیم دانرابێت بۆ ئەوی کە دەستیان پاکشکەنەوانە مناڵەکان زوو نەک جەوەکو جاران بەستەنها دوای توالێت و پێش خواردن. خۆشویستان بەردەوام دەبین دکتۆرە دەگەڕێمە وڵات باسی خەوتنی منداڵ دەکەین ئێستا زۆرجار دەبین منداڵان تا بۆ کاتژمێر 1 و 2 شەو بەخەبەرن دوای دیسانە باین کاتژمێر 7 هەڵدەستنەوە دەچون بۆ قوتابخانە ئەمە واتە خەوی پێویست نییە بۆ منداڵ کاتژمێرەکانی خەوی پێویست بۆ منداڵ چەنە پێویستە منداڵ ئەگەر شەویش بە پێی پێویست نەخۆت بەیانەکەی تا چنە قەرەبووی بکاتەوە گەر ئەمە نەکات تا چێنە زیانی بۆ تەندروستی منداڵەکە هەیە خەو بەپێی تەمەنەکانی مناڵەکە گۆڕێت بەڕاستی لە مناڵێکی با بڵێن ئمە باسی لەواچە ڕۆزەشی بخینە پاڵ ئەنی باخچەشی بخینە پاڵ لە تەمەنی پێش قوتابخانەیان لە بینی 4 بۆ 6 ساڵەوانێ مناڵ ئەبێت نزیکەی بە معدل 12 بۆ 13 سعات بخەوێ لە تەمەنی سەرەتاییە بە معدل دا یعنی ئەگەر مەسەن 9 بۆ 11 بخەوێت هەر باشە بەڵام بە معدل 10 سعات بخەوێت زۆر جسمی ئیسراحەتەکە باسی ئەومان کرد کە هەر کاتێ مناڵەکە هەڵ ئەسێنی لە هەر سعاتێک کە مناڵەکە هەڵ ئەسێنی ئەبێ پێش ئەوە کاتەکە بەریتە دواوە چەند سعات مەسەن ئێمە وتمان مناڵێکی سەرەتایی پێویستی بە معدل 9 بۆ 10 سعات خەو هەیە لە حوتەکە ئەگەر هەڵێسێنی ئەگەر 6 و نیم هەڵێسێنی چونکە بە هەنێ جار بەهۆی پاسەولانێ ناچار بە زووتریش هەڵی بسێنێ ئەگەر وای دابنی لە حوتەوە هەڵێسێنێ 10 سعات بگیرە ڕەوانێ بۆ 2 سعات 9 ئەکانێ بێ سعات 9 ئەو مناڵە خەوت بێ هیچنە بێچوو بێتە ناو جێگەوە ئیتر تا خەوی لێ ئەکەوێت بە هادی جسمی هادە بوو بێتەوانێ ئێمە لەبەر ئەوەی کە زۆربەی داوامەکان لە ئەکەوێتە بەیانیانەوە ئەبێ بۆ شێوازە بێ لەگەڵ خاڵێکی زۆر گرنگە کە لە کاتی خەوی زووە ڕێژەیەکی باش لە هۆرمۆنی گەشە ئەڕژێت جیاواز دەوەی کە مناڵەکە درانتر بخەوێنی ئەوە زۆر جیاوازە ئەو مناڵی کە سەعات 9 ئەخەوێت ڕێژەیەکی زۆر باشتر لە هۆرمۆنی گەشە لە جسمیا دروست ئەبێت تا ئەوەی کە درەنگ ئەمێنێتەوە سەعات 1 و 2 ئەخەوێت ئەمە هۆرمۆنی گەشە سوودەکانی جگەلەوەی کە ئێمە بۆ مناڵ پێویستمان پێیەتی بۆ ئەوەی کە جستی گەشە بکات و گەورە بێ لەگەڵەوەشە هەموو ئەو خانەوشانانی کە لە بەدرێژایی ڕۆژ دوچاری تێکچوون بوون بەهۆی نەخۆشیەوە بێ بەهۆی هەر شتێکەوانە بێ ئەو هۆرمۆنی گەشەیە دەست ئەکات بە چاکسازی ئەو خانانش تۆ ئەگەر بێت و مناڵەکە کاتێکی کەم خەوتە بێ کاتە ینی ڕێژەیەکی کەم لە هۆرمۆنی گەشە ئەمە وای لێ ئەکات کە مناڵەکە هەڵ ئەستێت بێجگەلەوەی کەمان دووە لەبەر ئەوەی کە بە تەواوەتی پشوینایەوە ئەو شەوە سیر ئەەکەیت لە کاتی خەویشە بە درێژایی ئەو ڕۆژە ناگەڕێتەوە سەروەزعی خۆی خەواڵوە تااقەتی نییە بێزارە لەوانێ حەسکا شەڕکە لەگەڵ برادەرەکانی لەبەر ئەوە زۆر گرنگە خەویلێکەوێ لە دەرسا ئێمە من خۆم لە برێکە کەسە نزیکەکان و مامۆستان دامە گلەیان هەیە بەڕاستی ئەم چەند ساڵە لە قوتابی کاڵەیەتەوانێ تۆ هیلا کە تەوێ دەرسەکە جوان شەرحەکەی بۆ قوتابیەکان سێرەکەی سەری لەسەر مێزەکەی زوو باوێشکە ئەیە تااقەتیان نییە ئەڵی باشە بۆ ئاوایانێ باش نەخەوتی وڵات تا سعات 3 و 4 شەو من مۆبایلم بەدەستەوەی ئەر نابێت بەڕاستی ئەو شتە دروست نییە ینی بێ دایک و باوکەکان بێنە لەم کاتەیە بێن کۆنتترۆلی ئەو وەزعەکەن بەهۆی ئەماوە درێژەی پشووانە مناڵەکان ڕاهاتون لەسەر ئەوەی کە درام بخەون بەڵام ئەتوانن لە ئێستاوانە دەست پێ بکەن زووتر ئەگەر معنی لەم فترەی خوێندنا مەفروض وایە کە مناڵەکان کە هاتنەوانن دوای پشوویەکی کەم خەریکی ئەرکەکانی ماڵەوەیان بن ئەوانی کە پێویستە لە سەریان هەوڵەکان کە پێویستە لە سەریان بیکەن بۆی ئەگەر دوای کەوتە نەدرانەکانی خەوی شەوکە بڵێن تر خەویانە لێبوو بێتنەوە لەوانە ئەگەر کەمێکیش لە ئەم ئەلکترۆنیانیان بەدەستەوە بێ ئەبێ هیچ نەبێ نیم سعات بۆ سعاتی پێشکاتی خەوەکان لیان وەربگیرێ ئەوە زۆر باشە وای لێکا کە مناڵەکە زوو بخەوێ بەیانی کە هەستا بە نەشاتێکی تەواوە ناچارنی بە پەلەپەل ڕاکە و لە مەکتب تا ڕێگەی مەکتب باوێشک و لەوێ بێتاقەت و نەتوانێت تەرکیزکاتە سەر خوێندنەکەی بە دڵنیایی و خەوێکی بە بڕێکی باش زۆر تەندروستتر ئەبێ بۆ مناڵەکە. بەڵێ دکتۆرە گوڵشان عەبدوڕەحمان پرسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان سوپاس بۆ زانیاریەکان سپاس بۆی لەگەڵمان خۆشحاڵ بووم منیش سپاس بۆ ئێوە.